لەگەڵەوەی کە تاوەکو ئێستا زۆر لێ کۆڵینەوە زۆر نامەی ماستەر و دکتۆرا کراوە لەسەر ڕۆڵی شێخ مەحموود لە بزوتنەوەی کوردایەتیدا لەسەر هەوڵەکانی شێخ مەحموود بۆ دروستکردنی دەوڵەتی کوردستان و هاوکات ناسراوی شێخ مەحموودی نەمرۆک و یەکەمین مەلیکی کوردستان لە مێژووی نوێدا. بەڵام هۆکاری چییە؟ تاوەکو ئێستا زۆر کەس لە شارەکانی کوردستان و لە خودی سلێمانیش و بە بەو کەسانش کە لە دەوروبەری مزگەوتی گەورەن زۆرێکیان نازانن گۆڕی یەکەمین مەلیکی کوردستان واتە شێخی نەمر لەکوێیە. بۆ ڕاستی و دروستی پرسیارەکەم با لە خەڵک خۆیان بپرسین بزانین لەکوێیە. ئەگەر نەیانزانی دواتر لە خەڵکی شارەزا و ئەهلی کارەکە و پسپۆڕانە پرسین بزانین هۆکاری چییە. تۆزانی گۆڕی یەکەمین مەلیکی کوردستان شێخ مەحموودی نەمر لەکوێیە؟ سلێمانی نییە؟ قورعان نازام. دەمێک شە لێرایشەکەی؟ ئارە وەڵڵا. نەبەوەخوا زانیاریی وام نییە ببوورە. نایزانی؟ کێ؟ گۆڕی یەکەمین مەلیکی کوردستان شێخ مەحموودی نەمر؟ نازان کەستا؟ قورعان نازام. قورعان نازام. هەرێ گۆڕی مەلیکی کوردستان لەکوێ شێخ مەحموودی نەمر؟ وەڵڵی نازان. نەو بیستوەقەت؟ ناوە. نانی کەلی وابزان بەخوا. ئێڕاندز بێ؟ چەند سەلە؟ هەرێ گۆڕی مەلیکی کوردستان لەکوێ شێخ مەحموودی نەمر؟ وەڵڵی نازان. نەو بیستوەقەت؟ ناوە. نایزانی. باشە بڵین من ئەگەر گۆڕەکە و پیشان بم هەر لەم دەوروبەرەیان دوایی بەیەکەوە سەردانێکیەوە بکەن؟ بەڵێ وێم بۆ نایە. باشە هەر لەم دەوروبەرایان باشە؟ باش. یعنی هیچ مەسرەفیش مەکامووی لەسەر ئێمە باش؟ یان بەسەرچەم. گۆڕی یەکەمین مەلیکی کوردستان لەکوێیە؟ قورعان نازام. نازانی. نەبخ. تەسەورەکەی دوور بێ نزیک بێ؟ وەڵڵی تەسەورەکەم دوور بێ. دوور بێ؟ لەم ناوە ئیشەکەی؟ بەڵێ. دەمێکە؟ تقریبا لە 94 لێرە. لە ساڵی 94ەوە لێرەی شێخ مەحموودی نەمر بەڵام بیستوتە خۆی؟ بیستومە بەڵێ. بەڵام نازانی گۆڕەکەی لەکوێیە؟ نەبخ. دە باشە. ئەتوانی پاش کەمێکی تر مەسەلەن ئەگەر ئێمە ئەو عەزێتەوە بین بەیەکەوە بچین لەسەر گۆڕەکەی فاتیحایەک بین هەرچەنە تۆتە زۆر دوورە ئەگەر دوور نەبێ لەگەڵمانی؟ ئای بۆ نایە. حەزەکە یەکەم گۆڕی یەکەم مەلیکی وڵاتەکەت ببینی؟ ئارە وەڵڵا. هەستە چی ئەگەر بچیتە سەر گۆڕی؟ وەڵڵی زۆر زۆرم پێخۆشە بزانم. زۆر پێخۆشە. ئارە وەڵڵا. یەکەمین مەلیکی کوردستان شێخ مەحموودی نەمر لەکوێیە گۆڕەکەی؟ وەڵڵی زۆر خراپم لە مێژووی بوودا. تۆ ئەزانی یەکەمین مەلیکی کوردستان لەکوێ؟ تۆ ئەزانی؟ ئەی تۆ حاجی باشی سیحەت و ئەحواڵێ تەندروستی و پرسیارێکە لێ بکەم هەرە گۆڕی مەلیکی کوردستان لەکوێیە؟ قورعان نازام. نازانی؟ یعنی یەکەم مەلیکی کوردستان شێخ مەحموودی نەمر؟ نازام شێخ مەحموود حاجی مۆی لێرایەتی نازام. زۆر سپاسە دەکەم. یعنی دەمێک شە لێرایی لە دەوروبەری مزگەوتی گەورەی شەکەی؟ نەک لە شەسووسێ لێرە. لە شەسووسێ لێرە. لە 63 لێرایە گۆڕی مەلیکی کوردستان نازانم. نازانم سپاسە دەکەم. هەرێ گۆڕی مەلیکی کوردستان لەکوێیە؟ نەدویستوە. دەمێک شە لێرایی شەکەی؟ ناوەڵای تازە. تازەی. خەڵکی سلێمانی؟ بەڵێ. زۆر باشە دەستەکانە خۆش بێت. نازانیانی تەسەورەکەی دوور بێ لە تۆ ئێستا؟ نیشە بەحموو گۆڕەکەی نازان. نازانی. سپاسە دەکەم. سپاس بە زۆر کاکەس. تۆ زانی گۆڕی یەکەمین مەلیکی کوردستان لەکوێیە؟ ناوەڵڵا. تەسەورەکەی دوور بێ لە سلێمانیەوە؟ مەلیک مەحموود؟ لێرە لە مزگەوتەی کاک ئەحمەد شێخ نییە؟ خۆت چیتە ئەوێ؟ دەچوونەوە زۆرزام لێرە درۆ. کاک ئەحمەد لەوەیە ئەویش؟ کاک ئەحمەدیش لێرە. زۆر باشە دەستەکان خۆش سپاسە دەکەم. گۆڕی یەکەمین مەلیکی کوردستان شێخ مەحموودی نەمر؟ نازان کەستا؟ تۆ ئەزانی گۆڕی یەکەمین مەلیکی کوردستان لەکوێیە شێخ مەحموودی نەمر؟ شێخ مەحموودی نەمر نازانم بەس لە مزگەوتی گەورە نازانم وڵێ گۆڕی بنەماڵی حەفید لەوێن بەڵامی شێخ مەحموود نازانم لەکوێ. نازانی؟ بەڵێ نازانم. تەسەورەکەی لەکوێ بێ خۆی؟ تەسەورەکەم هەر لە کوردستانە بێت چونکە کە ئەمری خوای کردو هەر لە کوردستانە ئەمری خوای کردووە ئیتر نازانم ئەگەر براوێ بە شوێنێکی تر. تا ئێستاش لەسەری نەخوێندەوە نازانم. وەڵڵی بەسەوە نازانم لە بەردە قارەمان برینار کراو شەید کرایان برینار کراو تاو هی نازانیاری ترم لەسەری نیە. تەسەور ناکەی لەکوێ گۆڕەکەی؟
هەر بەردە قارەمان گۆڕی یەکەمی مەلیک کوردستان شێخ محمودی نەمر ئێڕاندز بێ یعنی خۆت حەزەکەی بچی بەسەر مەزاری یەکەمین مەلیکی وڵاتەکەت بەتەکیید بەڵام ناسانێکی وڵا نەباشە ئەو مزگەوتی گەورە بینی باشە ئەم جارە بچەن نانی کەلی وابزان نانی کەلی چی وات لێ کا پێ دوا بێ گۆڕەکەی لە نانی کەلیە وڵی وەختی خۆی لەوێ بووە شەڕی دژی ئینگلیز کرد جا فەقیرە لەکوێ شەڕی نەکردووە لە زۆر شوێن شەڕی کرد لە نانەکەلیە بەڵێ من وای بۆش ئەی تۆ ئەڵەی لەکوێ والله من گۆڕی شەمەحمووی نەمر لەکوێ گۆڕی شەمەحمووی نەمر لەکوێیە شوێنەکان کۆتی نانەکەلی سلێمانی ئاوباریک جاسەنا جاسەر ئەی بۆ سلێمانی نییە تەسەوری خۆم نانی حەزەکەی بچیتە سەر گۆڕی یەکەمین دەوڵەتی مەلیکی دەوڵەت ئەرە وڵا سەدفەی نەکردووە بچیت بەڵێ سەدفەی نەکردووە بچیت سوتفەی نەکردووە خۆ دەزانی ئەرە وڵات سوتفەی نەکردو حەزەکەم جەناب وەکو مامۆستاک حەزەکەی بچیتە سەر گۆڕەکەی بەڵێ حەزەکەم لە گۆڕەکەی هەمووی 3 دقیقە لێتەوە دوورە لە ناو مزگەوتی گەورە بەڵێ باشە ساک زۆر باش لە ناو مزگەوتی گەورەدا بەڵام نازام هۆکارەکەی چییە زۆربەی خەڵک نازانە قەبرەکەی لێ کاک ئەحمەدی شێخەوە بەناوبانگ وەختی خۆی اینەکەی لەوێ بوو گۆڕەکەی لێ ئەو شارەزایم هەیە لە گۆڕی ئەو کە لەوێ هەیە ڕاستە زۆر کەسیش قەنەعاتی وایە لەبەرەوەی کەسایەتیەکی ئاینی دیارتر بووە و قەدیمتر بووە ئەوە وای کردووە بشارێتەوە گۆڕەکەی بەڵێ ئەوەیە تەندروستی و باشی ئەو پیاوە ناسیت شەمەحمووی حەفید گۆڕەکەی لەکوێیە گۆڕەکەی لێرێ لە مزگەوتی گەورەی سلێمانی نەوەی تازەی کۆمەلگانە ناسراون نەناسێنراون تۆ مەسەڵەن خۆت بەلاتەوە سیر نییە کە زۆر کەس هەیە لە شەستەکانەوە لە بەردەمی مزگەوتی گەورە ئیشەکان نایزانە زۆر بەلامۆ سەیرە لەبەرەوەی نەبووە بە عادەت مزگەوت تەرمی تیا بناژرێت بەڵام لەبەرەوەی ئەوانەوەی حەفیدن کاک ئەحمەدی شێخ هەر لە مزگەوتی گەورەیە بە هەمان شێوە کە سوکاری زۆربەی خۆیان لەوێن هەروە قبری بابانەکان زۆربەی لە ناو مزگەوتی گەورایە بۆیە من وەکو مێژوو خوێنومەتە و کتێبەکانیش کە چەند کتێبێگەی سەردەمی ئەحمەد خواجە کردوێتی باسی ئەو کتێبەش لەو کتێبەشە باس ئەکات کە شێخ مەحموود شۆڕشەکان باس ئەکات مێژووی بنەماڵی حەفید باس ژنیارت چییە بۆ ئەوەی کە مەسەڵەن خوێنکارانی کورد بۆ خۆتەزانی کاتە لە ئەوروپا چەندین پادشاه و ئەوە هەیە دەستە مناڵانە بەنەس شوێنە مەتاحیفەکان شوێنە گرنگەکان ینی معقولە حەقە لە شارەکانی تریشەوە خەڵک بێ بەسەرەوە مەزارەوە نیە لەبەرەوە شێخ مەحموودی نەمر ئەو بنەماڵی کاک ئەحمەدی شێخ لە کووردا چۆن ئەڵێ دیارن پێویست ئەکا هەموو مناڵانی کورد لە هەموو شوێن شارەکانەوە بە بنەماڵی کاک ئەحمەدی شێخ و شێخ مەحموود بەسەرکردەکانی تریش کە ڕۆڵێکیان نەبووە لە ڕابردووە بە لە ڕۆڵێکیان نەبووە لەسەر ساحەی کوردستان لە ڕابردووە مێژووی کورد پێک هاتووە لەو سەرکردە بەتوانانە پێویستەکە هەموو مناڵێک هەواتە لەگەڵ مەسەڵەن گۆڕی خوا لە خۆشبوو مامزەلال خوا لە خۆشبوو کاک نەوشیروان بارزانی نەمێر ینی هەمویانە بێ پێویست ئەکات ئەوانە سەرکردن ئەوانی کە بەڕێزە ناویان سەرکردن بێت جیاوازی پێویست ناکات بکەونە ناو ململانە سیاسیەکانەوە پێویستەکە کۆمەلگا هەمویان وەکو یەک بە پیرۆز سیرکات. بەرەزان دیسان سڵاوتان لەبێت دیارە ئەم مەزارگە گەورە و جوانەی کە ئیبینن ئەمە لە مزگەوتی گەورەی سلێمانیدا هەریەکە لە مەزاری کاک ئەحمەدی شێخ کە کەسایەتێکی گەورەی ئاینی و باپیرە گەورەی شێخ مەحموودی مەلیکی کوردستانە لەناو ئەم مەزارگێدا لەگەڵ مەزاری شێخ عەبدوڵڵەتیف کە کوڕی شێخ مەحموودی نەمرەکە هەمویان لێرن خوالیان خۆش بێت دیارە وەکو بینیتان خەڵکێکی زۆر تەنانەت هەبوو لە شەستەکانەوە لە بەردەمی مزگەوتی گەورەدا کە سپێکا بەڵام نەی ئەزانی تەرمی مەلیکی کوردستان لەکوێیە هەندێک باسی جاسەنیانە کرد وەک وەشکەوتەکە هەندێک باسی داریکەلیانە کرد هەندێک باسی ئاوباریکیانە کرد هەندێک باسی بەردەقارەمانیانە کرد ئەو شوێنانەی کە شێخ مەحموود لە کاتی
شۆڕشەکەیدا ڕوبەڕووی ئینگلیزیا دژمنانی کورد بووەتەوە لەو سەردەمەدا دیارە ئەمێ ئەوە بڵێم کە داوای بەخشینەکەم لەوانەی کەوتویانە نایزانین لەبەروی ئەساسن هەر بیرۆکیان بەرنامە کورتە لەوە وەرم گرکە ڕۆژێ بەڕێکەوت لە خۆشمیان پرسی بەڕاستی خۆشم نەمەزانی کە لە سلێمانیە ژیم و لێرە گەورە بووم بەڵام نەم ئەزانی تەرمی شێخ مەحموودی مەلیکی کوردستان لە ناو شاری سلێمانیە دیارە ڕەنگە بەشێکی تەخسیرەکە پەیوەندی بە خوێندن و پەیوەندی بەوە بێکە هەر لە باخچەی ساوایان و قۆناغەکانی تری خوێندنەوە بەداخەوە مناڵان نابرێن بۆ شوێنە گرنگ و مێژوویەکانی وڵات خوا لەم کارەکتەرانە و هەر کەسێک خۆش بێکە ڕۆژە لە ڕۆژان خزمەتی کورد و کوردستانیان کردووە و ناوێکی دیارن دیارە زۆری لەوانەی کە شیکاریانە کرد باسیەواکەن بە حکومیەوەی کە مەزاری کاک ئەحمەدی شێخ کە کەسایەتێکی گەورەی ئاینیە و ناسراوە لە سەراستی عێراق و لە سەراستی کوردستان ڕەنگە ئەمە بوو بێتە هۆی ئەوەی کە پێشووتر تەرمی کاک ئەحمەد لێرە بووە ئەمە وای کردووە کە ئێرە زیاتر ئەوەندەی کە ڕوخسارێکی ئاینی هەبێ کەمتر ئەم مەزاری مەلیکی کوردستان پێوەی ناسرا بێت دیارە گرنگەوەیەکە لەم پرۆگرامە کورتەدا زانیارێکی کورتمان بەخشی بە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و